بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما. لشرح متن طحاوي قيشتنا وشيني كإمام طحاوي دفرمي: ولا يصح الإيمان بالرؤية لأهل دار السلام لمن اعتبرها منهم بوهم. باس ئەوەی کرد کەوا ئێمە باوەڕمان بە دیتنی خودای گەورە هەیە لە بەهەشتێ. لە دەرسی پێشی کەمە باسمان کرد. ئەوجا دەفەرمێتن ئەو کەسە ناتوانی ئەو دیتنەی باوەڕ پێبینیتن ئەوەی بە خەیاڵی لۆ بکاتن، برێ بەو نەوعەیە و چۆنیەتەکەی لە مێشتی خۆی دیاری بکاتن. لمن اعتبرها منهم بوهم. ئەمە باسمان کرد لە دەرسێکی پێشی گوتمان وهم ئەوەیە کە خەیاڵی شتەچی بکەیت، فهم ئەوەیە کە تەسەووری بکەیت، وهم ئەوەیە هەر لە خەیاڵی خۆت شتێکی لەبارەی شتەکت گوێ لێ بووە بەس هەمووی نییە، شتێکی کەمت گوێ لێ بووە بە خەیاڵی خۆت شتێکی لۆ دروست دەکەیت. سن لۆ نمونە صفاتی شەیطانت گوێ لێ بووە بە خەیاڵی خۆت سوورەتێکی لە مێشتی خۆت لە بۆ شەیطانی دادەنێ، ئەوە دەبێتە وهم، لەوەی شکلی شەیطانی کووە. بەس فهم ئەوەیە کە ئەتوو شتێک لێی تێگەیشتی یان دیتیتت، ئەوجا دوایە تەسەووری بکەیت. مثلەن ئینسانەکە، جسمەکە، سیارەکە، شتەکە دیتیتت، دوایە کە لە پێش چاوت نییە تەسەووری دەکەین و دەیهینە خەیاڵی خۆت ئەوە فەهمەکەیتی. ئەوجا فەرمی ئیمان صحیح نابی کەسێک برێ وڵا ئیمانم بە دیتنی خوای گەورە هەیە، کەسێک بیەوێ بە خەیاڵ بکاتن برێ وڵا دەبی ئیلا تێ بگەم چۆنیەتەکەی کووە، ئەوجا من باوەڕی پێدەین. چونکە ئەوە جارێ لە حدودی عەقلی بەشەری ئێستانیە کە لەی تێبگات چۆنیەتی دیتنی خوای گەورە لە قیامەتێ کووە. لأهل دار السلام کە دەفەرمی لە بۆ خەڵکی کە ئەهلی خەڵک و نیشتەجێی دارالسەلام. دارالسەلام مەبەستی چێندەرە؟ بەهەشتە. بەهەشت لۆ پێی گۆترایە دارالسەلام، یان لەبەر ئەوەی کەوا شوێنی سەلامەتیە لە هەموو عەیب و نەقس و نەخۆشی و ناخۆشیەکی، کەواتە سەلام سیفەتە لە بۆ دارەکەی خانووەکەی کەوا بەهەشتە. یانیش دارالسەلامە لەبەرەوەی پاڵ درایتە لای ناوەکی خودای گەورە کە ئەسسەلامە، یەکێک لە ناوەکانی داری ئەو پەروەردیگارەی ئەو ئەڵڵایی کە ئەسسەلامە. کەواتە مادەم بەخۆی ئەسسەلامە، ئەو بەهەشتەش هەیتی پاڵ درایتە لای ئەو خودایی سوبحانەهو وتەعالە. یانیش ڕەیەکی سێمیش هەیە کە لەبەرەوەی کە شوێنەکە زۆر مەلائیکەتەکان سەلام لە ئەهلی بەهەشتێ دەکەن، لا يسمعون فيها لغوا ولا تأثيما إلا قيلا سلاما سلاما، إلا جویان لە سەلام و سەلامی دەبیتن. ئەو کاتە لەبەر هەندێ ناوی لێدرایە دارالسەلام لەبەرەوەی زۆر سەلامیان لێ دەکرێتن لەلایەن مەلائیکەتەکان. یعنی لە قورئانی زۆر باس کرێ سەلام عەلەیکم طیبتم، سەلامتان لەسەر بێ ئەهلی باشتێ. کەواتە ئەو سەلامەی کەوا لێیان دەکرێتن، ئەو سێ ڕەئیانە هەر سێ کاتیە دەکرێت لەبەر هەموو ئەوانەش بی. یعنی ئەوانە پێچەوانە یەکدینی ناو ڕەئیانە لەبەرەوەی هەم شوێنی سەلامەتی شەو، هەم دارەکە شوێنەکە تایبەت لەلایەن ڕەب العالەمین کە ئەسسەلامە بنیاترایە، هەم زۆریش سەلام لە ئەهلی بەهەشتەی تێدا دەکرێت. ئەوجا فەرمی ئەو ڕوئیەتە، ئەو بینینە کەسێک باوەڕی پێ نابیتن کە بیەوێتن بە خەیاڵ لێی تێبگاتن، بە وەهمی خۆی لێی تێبگا، ئەو تەئەوەلەها بفەهم، یان بە تێگەیشتنی خۆی تەئویلی بکاتن، لای بداتن لە معنای خۆی لۆ معنایەکی دیکە تەئویلی بکە. طبعا تەئویل کە زۆر باز دەکرێت لە ئەسما و صیفات و لە ناوەکانی خوای گەورە باسی تەئویل دەکرێت. تەئویل ئەسلی خۆی لە لای سەلەف بە معنایە زمانەوانیەکەی بەکارهاتێ لە عەرەبی، یعنی الرجوع إلى معناه، شتێکی بجێڕیەوە لە لای معنای خۆی. لۆیە بە معنای تەفسیری هاتیە لە لای عولەمای پێشینان زیاتر بە معنای ڕۆنکردنەوە و ئەوەیە کە مانایەکەی بجێڕیەوە لای خۆی. بەڵام دواتر لەلایەن زانایان مانایەکی تایبەتی لۆدانرایە و پێناسەکی تایبەتی لۆکرایە کە پێی دەڵێن معنای ئیستیلاحی، ئەوەیە کەوا شتێکی لە مانای ئاشکرای خۆی لا بدەی لۆ مانایەکی بزرتر
يعني لمانایەکی ئاشکرا یعنی کەوا زیاتر احتیمالە ئەو مانایەبی لۆ مانایەکی کە احتیمالی کەمتر ئەو مانایەبی لەبەر دەلیلەچی ئیجا تەویل وەکو ابن أبي عز حنفي كشرح يك شارحەکانی طحاویە دەفەرمیتن تەویل ئەگەر بەڵگەی لەسەر بوو چ لە ناو نەسەکەی لە ناو خودی دەقەکەی یان لە دەرەی دەقەکەی کاتەکاتوە هەموو مەجموعی ئەو ئاەت و حەدیثانە کۆ دەکەیەوە بە یەقینی دەلیلەک هەبوو لەسەرەوەی ئەو معنایە لە بۆ معنایەکەی دی دەگەڕێنرێتەوە ئەوە تەویلەکی مەقبولە ڕێی پێدەدرێ ئەگەر بەڵگە نەبوو بەبێ بەڵگە تەویل مەقبول نییە واصل ئەوێ مەذهبی سەلەف لەبارەی ئەسما و صفات و ئەو شتانە تەویلیان نەکردیە ئەو کەسانەی تووشی تەویلیش بووینە زۆر جار سەری کێشایە بەوەی کەوا بەرەو ئەوەی بچن کە تعتیلی معنایەکەی بکەن یا لە معنایەکەی لای بدەن إذ كان تأويل الرؤية لبرو إمام الطحاوي دفرمي تأويل كردن وليقدانوي الرؤية يعني قوريني معناكي لبو معناكي ديكا وتأويل كل معنى يضاف إلى الربوبية أو كوا معناك ليك بدي وكوا لبو خواي قورا بال درايا لأسماء وصفات كبال درايا تلاي خواي قورا بترك التأويل باشترين تأويل ليك دانا وأوي كوا وازل تأويل بيني چونك أتو مادام نصت نبي لسروي أو معناها هي ناتواني بعقلي خود لمعناي شتشي تيبقى كغيبية تأويل لبو شتشي مچينة بكريتن كشتشي برتاوة لبرتاوي إنسانية لبو هندي لمعناي زماني عربي وأنا تأويل الريتي دتيتن بلان تأويل لشتشي كوا معناي شي غيبية زحمة إنسان درشي بيبكا لو حتى أو علماء نشي كوا بيدرين متأخرين تأويل يان كردية زور زار فرموت يعني أو تأويل شتشي ظنية شتشي قطعينية أما بفكري خومان درين رنگ أو ما بستهبين لو ردانوي بباوران وملحدان نكل بروي كوا سطاصت يقيني بلين أو معناي أو ديتنيه يعني وكبرين نمونة شي لبو دينتو تصورة شي لو دكاتن لبو كاسا شي كقماني لسر درسكا ولزوم التسليم تأويل أوي كوا إنسان تأويل حقيقي كتسليم بيتن بوي كوا ثابت ولا لا خداوة ولا لا بيغمبره عليه الصلاة والسلام وعليه دين المسلمين ومصدين مسلمانانش لبيشيناني تاكل سروي بوا كوا باوريان هبوا ببي أوي كوا تشبيهي بكن وببي أوي معناكي لابدا يان تعطيلي بكن إن جاء أو إمام الطحاوي وكبري الرد أوي دا وكسك تأويلة نار رواب كاتن تأويلة نابت زيب كاتن يان تعطيلي أسماء وصفات بكا لمقابل أوي الرد أوانش ذاته كوا تشبيه ذكر لو يدا فرمي ومن لم يتوقع النفي والتشبيه أوي خوي نبارزي يتوقع لوقع يقع هات يتوقع يعني خو باراستن أوي خوي نبارزي لنفي لوي كوا خواي جورا اشتشي لبو خوي بريار دايا اسمك صفاتك يعني رؤيتي خواي جورا ديتني خواي جورا كرسي عرش لبو خوي بريار دايا بري أوشتانا وجود يعني نية أو خوي لوينا بارزيتن والتشبيه يان خوي لوينا بارزي كتشبيه بك لبرقوت مان دو سري هي يان برو تعطيل دتيو أو شتي خواي جورا ثابتي كرديا درينا أو شتا وجودين يان دتي تشبيه دكا بوشتي كوالا برتاويتي وكو مخلوقاتي كهردوشي غلطة دبي إثباتي بكي ببي تشبيه زلة أو خوينا بارزي لنا فيه تشبيه أو لا يدايو للري راست هل خليسكايا زلة يعني هل خليسكان لري راس بربويتو لري راس ولم يصب التنزيه وأو تنزيهه باك راقرت نيكا بيويست لو خواي قورا كاما همودرين سبحان الله خواي قورا أو اندل قرآن تأكيد لسر تسبيحه تنزيه خوي دكاتوا سبح لله ما في السماوات والأرض بصيغي ماضي هرتسي لآسمان وزوية تسبيحي ويدكا يسبح لله بمضارع يعني ببردوامي وبنوي بنوا لمستقبل شامود من تسبيحي دكا سبح اسم ربك الأعلى بأمر تسبيحي أو خداي بكن ألم تروا أن الله يسبح له من في السماوات ومن في الأرض أو إلى آسمان وزويات تسبيحات إخوائي قورة ذكا زور القرآن تأكيد لسر تسبيحي دكات والتسبيح ويك وإخوائي قورة باك وبيقردة لها معيب ونقصشي وذاتي باك وبيقردة لويك وعقلي محدود داخرابي بشري بتواني درشي بيبكات لوي أوي كوا بخيالي تودادي خواي قورة لوي قورة ترى لوي باك ومنزه ترى
کەوا بە خەیاڵی خۆت بتانی شێوە شکلك یان تێگەیشتنەچی تەسەوڕەچی لە بۆ ئەو شتەی بکەی کە صفاتی ویە و ئەسمای ویە. فإن ربنا جل وعلا موصوف بصفات الوحدانية چونکە پەروەردیگارمان کە پەروەردیگاری هەرە بەرزە جەلە یعنی پڕ شکۆیە شکۆ ئەوەیە کەوا شایستەی لێترسان بی یعنی کە مەسەلەن بە پاشایان دەرێن خاوەن شکۆ یعنی ئەو پاشایە دەسەڵاتە چی وەی هەیە ئەگەر مخالەفەی ئەمری بکەی دەبی زۆر بترسی عقوبەی هەیە کاتە پێی دەگوترێ خاوەن شکۆ ئەوش خاوەن شکۆی حەقیقی و خاوەن جەلالەتی حەقیقی تەنها ئەڵڵایە سبحانه وتعالى کە دەبی ئینسان زۆر ترسی لەوەی هەبی مخالەفەی ئەمری بکە وعلى وزور برزيشة بأسماء صفاتي وخاوني علوي مطلقة موصوف بصفات الوحدانية ووصف ذكري بصفات يكتا برستي تنهى أو سبحانه وتعالى ك لأسماء صفاتي للرزاقية لخالقية لرحمانية بتنية هيتس كسوتشيوينيا ولا برستنيش دا بتنية هيتس كس شايستي برستنيا منعوت بنعوت الفردانية ووصف ذكره وصف نعت يك معناه هي يعني هوردو شي يك معناه بلا ما وكو بدي لبو مسألة بلاغي دو لفظي بكار هنا قرنا هردو شي بيك معناه دي منعوت بنعوت الفرداني وصفي ذكريت بوصفي تاكايتي كخواي قول سبحانه وتعالى تاكو كسيتر لقري هاو بشنيه ليس في معناه أحد من البرية لما ناو صفات كان إخوای گەورە هیچ کەسێک لە مەخلوقات لەگەری نییە هیچ کەسێک وچیوی نییە کەواتە تەشبیه ناکرێ بە هیچ کەسەکی و ناچوێندرێ بە هیچ کەسەکی ئەوجا ئەوانەی کەوا زیادە ڕەویان کردێ لە چوونە ناو ئەو بابەتانە لە پاشی سەلەف کە چووینە ناوێ ئیلا یان پڕوشکەچی تووشی تەشبیه بووینە یان تووشی تەویل و تعتیل بووینە کەمیان زۆر لەبەرەوەی ئەتوو چوویە ناو مەجالێکی کە ئەو مەجالێ عەقلی بەشەری نییە مەجالێ علمی تەجریبی و حیسی نییە ناتوانی بچێ ناوێ لۆی باشترین شت ئەوەیە کەوا ئیکتیفا بکەی بەوەی کەوا سەلەف ئیکتیفایان پێکردیە چونکە زۆر کەسیشەیە بە ناوی سەلەف قسەی کردیە بەڵام مەزهەبەکەی بوویتە مەزهەبی تەشبیه ئەوەی کە سەلەف لەسەری ڕاوەستانە بەوەندەی ڕانەوەستایە چوویتە تەفاسیل و وردەکاریەکی بە ناوی مەزهەبی سەلەف کە دوایش تووشی تەشبیه بووە یعنی قسەی زیاتری کردیە لە قسەی سەلەف زۆر چوویتە ناو ئەو وردەکاریە على اساس ردی تەویل و تعتیلی دەداتەوە توش بووە لەبەرەوەی ئەو کەسەی تەشبیهی صفاتی خوای گەورە دەکاتن بە صفاتی مەخلوقین لۆ نمونە ڕوئیەت لۆ تەشبیهی دەکا دەرێ ئەو نەوعە دیتنەی ئەمن عەقلم دەیبڕیتن لە دیتنی کە هەیە لە ناو مەخلوقاتی هەر ئەو نەوعە دیتنە هەیە ئەگەر برێم ئەو دیتنە نییە یعنی ئەمن نەفی دیتنم کردیە لۆ ئەوەی نەفی دیتنی نەکەم نەرێم دیتن وجودی نییە دەرێم ئەو دیتنە وچی دیتنی بەشەریە وچی دیتنی مەخلوقاتی یعنی هەندە صفاتی دەداتێ وچی مەخلوقاتی کاتە دیسانێکە لەبەرەوەی لە حدودی عەقلیوی دیتن هەر ئەوەیەکەوە ئەو عەقلی لۆی دەچیتن لە مەخلوقاتی دەرێ ئەو دیتنەکەی وچی دیتنی مەخلوقاتی وەصف دەکات کاتەوە تووشی تەشبیه بوو ئەو کەسەی کە تعتیلیش دەکات دیسانێکە عینت قسەی دەکات لە ئەسڵەکەی دەرێ دیتن هەر ئەوەیە کە ئەمن لی تێدەگەم و لە مەخلوقاتی هەیە ئەو نەوعە دیتنەش مستەحیلە لە خوای کەواتە دیتنی نییە هاشتەکە زۆر وردە یعنی دەمزان لە چێ توش دەبیتن ئەدی ئەهلی سونە و جەماعەت چ دەرێن دیتن هەر ئەوە نییە ئەوەی ئەمە لی تێدەگەین و لە مەخلوقاتی هەیە دیتنە چی دیکە هەیە غەیری ئەو دیتنەیە کەواتە کە گوتی غەیری ئەو دیتنەیە تەشبیهیان وەلانە بەڵام دیتنیش هەیە كواتا تعطيل يان ولانا اشتكى واضحة إن شاء الله ليس في معناه أحد من البرية تعالى عن الحدود والغايات والأركان خواهي جورة باكو برزة لحدود جمع حدية لو كواس سنوري هبي ليه بمستي أوي كواس سنورك وكو مصافة هيبي تنكبري سنوري دا صلاتي يعني سنوري علمي سنوري سمعي سنوري بصري أوانا سنور دار بكريتن سنورەی لە بۆ دابدرێ خوای گەورە پاک و بێگەردەلەوەی بەڵام هەندێک لە عولەما گوتیتیان ئەمە ئەو حەدەمان بە معنای ئەوەی بەکارهینایە وجودی وی لەگەر وجودی غەیریوی فەرقی هەیە جاروێ هەندێک کەس بەکاری هینایە بەڵام لە کتاب و سونەت بەکار نەهاتیە لەوەی بەکار نەهینانی باشترە ئەوی بەکاریشی هینایە مادام ئەو معنایی لۆی چووە
پێ فاسق و پێ گومڕا ناکرێتن مادام دەرێ ئەمن مەبەستم لە حەد ئەوەیە کەوا وجودی خوای گەورە جیاوازە لە وجودی غەیری خۆی نەک مەبەستم ئەوەیە سنووردار بکرێت والغایاتی یان غایەت هەبی غایەت یعنی کۆتایی برێ لێرە سنووری سەمعی خوای گەورە سنووری بەسەری ڕوئیەتی ذاتی خوای گەورە غایەتە چی هەبیتن کەوا کۆتایی پێبێتن والئەرکانی یان ئەندامی هەبیتن ئەرکان ئەوێ ئەو شتانەی پێکهاتەی هەبی پێکهاتە لە شتێکی پێک بێتن پێکهاتەی نییە کە برێت جزء بیتن لەو پێکهاتانە پێکات بیت لەبەرەوەی ئەو جزئیاتە صفاتی مەخلوقاتیە صفاتی شتێکە حادیثە هەموو شتێک لەو مەوجوداتەی ئەمە دەیبینین و ئەمە دەرچی پێ دەکەین کە ئەو مەخلوقاتەیە هەمووی لە جزوی لە خۆی گچکەتر پێک دێ ئەو ئینسانە لە خانەی پێک دێ خانەکانی دیسانێک ئەگەر لێ بکۆریەوە چەند بەشی هەیە ئەو مەوادەی لەو کەونەی هەیە هەمووی لە گەردی پێک دێ و لە گەردی لی پێک دێ و لە فلانی پێک دێ هەتا ورد دەبیەوە هەمووی ئەجزائی هەیە ئەو ئەجزاءە صفاتی شتی مەخلوقە دوێ خوای گەورە لە پێکهاتەی پێک نەهاتی ئەو وەها وەصفی کردیە ئیمامی طەحاوی والأعضاء یان لە ئەندامی پێکهاتبی وەکو ئەندامی جەستەی بەشەر و حیواناتی هەیە ئەو هاوە بزانی جاریحەیە و ئەندامەکە وچی ئەندامی مەخلوقاتی والئەدەواتی یان ئالەت ئالەت ئەوەیە کە شتێک لە بۆ غەرەزەکی بەکاری دەینی وەساعەتوو هەر ئینسانێک وەخت خۆی شیری بەکارهێنا و تیری بەکارهێنا و کڵاوی هەیە و فلان هەیە فلان هەیە ئالەتەکە کە بەکاری دەینی خوای گەورە سبحانه وتعالى دوورە لەوەی کەوا وەکو ئالەتێک لە ذاتی خۆی ئالەتەکی هەبی کە بەکاری بینی بە ذاتی خۆی لا تحويه الجهات الست كسائر المبتدعات أو هاراستر دبري مبتدعات نك مبتدعات هر شش لايكا خواي گەورە لە خۆ ناگریتن برێ ذاتی خوای گەورە کۆ ئێستا هەموو مەوجوداتێک کە ئەمە دەیبینین و ئەمە دەرچی پێ دەکەین و عەقڵمان دەیبڕیتن وەکو مەخلوقات پێی دەرێن سێلایی کە دەکا شش ئیتیجاهی هەیە 3 dimension وانە درێژی هەیە پانی هەیە بەرزی هەیە کە ئەگەر کاملی کەی دوایێ بۆکسەچی لێ دەردەچیتن کە شش لای دەبیتن ئەوجە مەبەستی لەوەیە کەوا سەرێ و خوارێ و درێژی و پانی و ئەوانەی هەبیتن وەکو هەر کەسائری المبتدعاتی کەسائری ئەو شتانەی کەوا داهێنراون مبتدع ئەوێ ونیە داهێنایە بەس مبتدع ئەوێ کە داهێنراوە وچی ئەو شتانەی کە داهێنراون مەبەستی ئەوەیە کەسائری المەخلوقاتی وەکو سائری ئەو شتانەی کە مەخلوقاتی ئەوهانیە هەندێک عولەما يعني وەکو برێ تێبینی وەکو ملاحەزەیان لەسەر ئەو بەکارهینانەی ئیمامی طەحاوی لێرە هەیە گوتیان نەدەبا ئەو شتانەی بەکارهینا بایە لەبەرەوەی ئەو شتانە نەفیە نەفیش ئەسڵ ئەوەیە کەوا کە شتەشی لە خوای گەورە نەفی دەکەی ئەسڵ ئەوەیە بە موجمەلی برێ یعنی بە گشتی شتەکەی برێ خوای گەورە بە هیچ مەخلوقەکی ناچی ئەوەندەی برێ وردی نەکەیەوە ئەوها برێ دەستی نییە و مەسەلا یعنی ئەوەی نییە ئەعزای نییە جاریحەی نییە و پێک هاتەی نییە و فلانی نییە و فلانی نییە لەبەرەوەی دەرێ ئەو تەفسیلکردنە هەم لە کتاب و سونە لە هاتیە هەم جاروێ نەوعەک لە ناڕێکیشی لە تعبیر لێ دروست دەبی لێرە مەبەستی ئیمامی طەحاوی نەفی تەشبیهەکەیە یعنی ئەوە مەبەستی ئیمامی طەحاوی واضح دیارە و مەبەستەکی خراپی نییە بەس ملاحەزەی عولەمای لەبۆ ئەوەیەکەوە ئەو تعبیرە بەکار نەهێندرێ لەلایەن خەڵکی دیکەوە لە بۆ ئەوەی کەوا شتێکی ناڕێک بەرامبەر خوای گەورە بەکاربێ مەسەلەن لۆ نمونە دەرێن ئەو وەکو نمونە دەینەوە دەرێن جوان نییە بە کەسێکی بە پاشایەکی بگۆترێ ئەتو پاشایەکی دزنی پیا کوژنی فلانی فلانی ئەوە تعبیرەکی وەصفدار نییە یعنی هەر ئەوەندە برێ ئەتویشی خراپ لێ ناوەشێتەوە بەس ئیشی چاک لێ دەوەشێتەوە بە جوملەتەن بە گشتی برێ لەنە لە خوای گەورەش لە قورئانێ هەر وای فەرمووەکەوە ليس كمثله شيء هل تعلم له سمية ولو لهندك شويني خوای گەورە نەفی هەندێک شتی لە خۆی کردیەکەوە تەفسیلە مەسەن دەفەرمی لا تأخذه سینة ولا نوم خەوی بەسەر نایە باویشتی بەسەر نایە یان لا يضل ربي ولا ينسى هیچی لێ بزر نابی هیچی لە بیر ناچیتەوە دەرێن لەو شوێنانێک کە خوای گەورە بەخۆی تەفسیلی دایتێ قەیدی ناکە بە زیاتر لەوەی ئەو تەفسیلاتە نەدەینە نەفی برێن خوای گەورە ئەوەی نییە و ئەوەی نییە هەر بە گشتی برێن باشترە والمعراج حق أما للسمعيات باس ما كل درسي بيشي قوت ما كاتكوا
ئەمە ئەساسی ئیمانمان بە عەقلیات سەلماند لەوەی کەوا تەماشا و وردبوونەوە و تێڕامان و بیرکردنەوەمان لە مەخلوقاتی کرد خالقمان ناسی و بەو تێڕامانە لە صیفاتی مەخلوقات زانیمان دەبێت پەیامەکی بنێری و بە تێڕامان و وردبوونەوە لە بەڵگەکانی پێغەمبەرایەتی و بەڵگەکانی قورئان و پێغەمبەرایەتیمان بە بەڵگەی یەقین لەو سەلمە هەنجینێ کە هەر خەبەرەک کە لەلایەن قورئان و لەلایەن ئەو پێغەمبەرەوە لەلایەن خوای گەورەوە ڕەوانە کرابی ئەو خەبەرە دەبی ئەمە باوەڕی پێبین ئیلا ئەگەر بگاتە دەرەجەی مەحالی عەقلی کە عەقلەن ئەو شتە مەحال بی بە هیچ نەوعەکی ڕوو بداتن هەنجینێکە ئەمە دەزانین تەئکید مستحیلی شە ئەو دوو شتە تەناقوض کە یعنی شتێک بە یەقینی سەلمایە کەوا ئەوە لەلایەن پێغەمبەری خوایەوە شتێک بێتن کە لەگەر عەقل بە سەتاسە تێک بگیرێ مستحیلە ئەو شتە وجودی هەبی مشینە عەقلی مە نەتوانی ئەو دوو شتەی لێک بداتەوە ئەگەرنە مستحیلە لە ئەسڵی خۆی ئەو شتە وجودی هەبێت لۆیە کاتێکەوە باسی میعراجی پێغەمبەریش دەکەین عەلەیهی السەڵات وەسسەلام ئیسرا و میعراج شتەکە لە عادەت ئینسان لە عادەتی ئینسانی دوورە کە برێ پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسسەلام لە ماوەچی کورتی شەوێ چوویتە بەیت المەقدیس لەوێ پێشمێژی لە بۆ پێغەمبەران کردێت وایە بەرز بوویتەوە لە ئاسمانەکان بەڵام لە عەقڵەن کاتێک ئینسان تەماشای دەسەڵاتی خوای گەورە دەکاتن هیچ دوور نییە و هیچیش زەحمەت نییە لەو دەسەڵاتی خوای گەورە بەس دووریەکەی لەوەیە کە ئەمە نەماندیتە یعنی ئەمە ئەو شتەمان وەکو قانونی سەرزەوی نەدیتە ئەگەر نەعەقڵ نارێ ئەو شتە مستحیلە کە ڕوو بداتن إنزا إسراء ومعراج والمعراج حق وقد أسري بالنبي صلى الله عليه وسلم وعرج بشخصه في اليقظة إلى السماء فرمي معراج حقا والشوربي بيغمبري كرا صلى الله عليه وسلم وبرز كرايتو بشخصي خوي لكاتي آقاداري بخبري لبو آسمان كان إلى حيث شاء الله من العلا لو أوشوينيك وأخوائي قولما بستي بوا لبرزي طبعا أما درين إسراء يعني رويشتن بالشو لزماني عربي الإسراء السير ليلا رويشتن الشوي معراجش يعني برزبونوا أو كوا بيغمبر صلى الله عليه وسلم لا بيت الحرام لمكة سوى بيت المقدس أو إسراء كيا بيدرين شو الروي أما لكردي معناها كي بالضبط معناها عربية كي تيكا شو رويشتنا لا قرآنش أو ثابت بوك أخوي قولة فرمي سبحان الذي أسرى بعبده ليلا باكو بيقردي لبو أو خداي كوا شو روي بو بيغمبر كرت أزد فرمي ليلا للشوي إمام السخاوي ده فرميتن خو أجر هر بخوي قوتي أسرى يعني رويشني الشوي دي سانك لو فرميو ليلا ألي رما بستي لو ليلاني يعني في ليلتين يعني لبشتي الشوي شو روي بيكرت بلام أو شو روي لا مكة لبو قدسي تل روجي دخاين لو سردمي كواتا أو ليلاني دومي لو هنديتي بريتن لبشتي للشوي أو سفري بيكرت باكو بيقردي لو أو خداي كوا لبشتي كرتي شوي أو شو رويي بو بيغمبري كرد عليه الصلاة والسلام من المسجد الحرام لمسجد حرام إلى المسجد الأقصى لبو مسجد أقصى التي باركنا حوله أو مسجد أقصى كوا دور بركة من مبارك كردية هم بخوي وهم دور بركة خوي جورا بركة داري كردية وهل على سورة النجم خوي جورا عين الباسي إسراء معراج زكاة والنجم إذا هوى ما ضل صاحبكم وما غوى وما ينطق عن الهوى ك أو بيغمبر عليه الصلاة والسلام نقوم راب ونليتيك سوا نسري لي الشوا يعني توشي خلفان بو وشي كافر كان دي أنقول لوي كوا أو خبري دا فرميتن كوا تسويما آسمان كانوا شبروين كرديا وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى علمه شديد القوى خاون قوتي تونت فيري كرديا كما بستي بي زبريلا علمه شديد القوى ثم دنا فتدلى فكان قاب ذو مرة فاستوى كخاوني قوة بوا أو جاء راوستا فكان قاب قوسين أو أدنى حتى دقاتوي كوا أو اندل أخواي قورا نيزيق دبيتوا هندي أوي كوا مثلا أو تيرو كوان تيركنا كوانكا دو بشا لبشي لا يتي بيدا قوتري قاب بشي دوم بيدا قوتري قابي دوم أو قاب قوسين يعني ما بين أو دولاي
ئەو کەوانەی ئەوەندەی فكان قاب قوسين أو أدنى یان نزیکتر ئەو هەندێک عولەما دەفەرموون یعنی بەل ئەدنا بەڵکو نزیکتر لەوەش ئەوەندە نزیک بووە ئەوەی کەوا دیتی لە حەدیث گوێتان لێ بووە مولەخەسەکەی ئەوەیە کە خوای گەورە شەوڕەوی پێدەکا لە بۆ بەیت المەقدیس بە بوڕاقی حیوانەکە کەوا خوای گەورە بەخۆی دەزانیتن لەگەڵ جوبریلی سوار دەبن دەستنە بەیت المەقدیس لەوێ پێشنوێژی لە بۆ هەموو پێغەمبەران دەکەن پاشان بەرز دەبیتەوە لە بۆ ئاسمانەکان لە هەر ئاسمانەی پێغەمبەرەکی دەبینی سەلامی لێ دەکاتن و بەهشت و جەهەنەمی دەبینی هەندێک لە مەشهەدەکانی بەهشت و جەهەنەم و ئەو کەسانەی کەوا سزا دەدرێن دەبینی هەندێک کەسی لە بەهشتێ دەبینی و هەروە لە ئاسمانی حەفتەمیش بەرزتر دەبیتەوە تا دەگاتە سیدرەت المونتەها لەوێ لە کۆتاجێ تا دەگاتە شوێنێکی جوبریل دەرێ لێرە زیاتر ئەمن ناتوانم بێم ڕێم پێ نەدرایە و پێغەمبەر صلی الله علیه و سلم زیاتر دەچیتە پێش و نوری دەبینی و لەگەڵ خوای گەورە سبحانه وتعالى قسەی دەکاتن نوێژی لەسەر فەرز دەکرێت کۆتاییەکانی سوورەتی بەقەرەی دوو ئاەتی کۆتایی سوورەتی بەقەرەی لە بۆ دادەبەزێندرێ و دادەبەزیتەوە لە ڕێ حەزرەتی موسا کام و جێتان لێ بۆ چەند جار مراجعی پێ دەکات دەرێ 50 نوێژ زۆرە تا دەبیتە ئەو 5 نوێژە نوێژ لەوێ فەرز دەکرێتن ئەوەی لێرە ئەمە پێویستە باسی بکەین ئەو ئیسرا و میعراجە حیکمەتی ئەوەی کە پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام لەو کاتێک کە ئیسرا و میعراجی پێکرا لە ناخۆشترین مەرحەلەی ژیاننامەی پێغەمبەری عەلەیهی السەڵات وەسەلام بانگەوازی دابوو کە هەم خەڵکی مەکە زۆر ئەزیەتی خۆی و ئەزیەتی ئەو سەحابانەیان دەداکەوە موسڵمان بووبوون هەم ئەو پاڵپشتەی کە هەبوو ئەبوو تاالب وەفاتی کرد هەم خەدیجەی خێزانی کە پاڵپشتی بوو لە مارێ وەفاتی کرد و هەم وەکو برەی لە ئەهلی مەکە تۆزێک مەئیوس بوو ویستی دەعوەکەی بباتە غەیری ئەهلی مەکە بەرەو تائیف چوو لە تائیف زۆر خراپتر جوابی پێغەمبەریان داوە عەلەیهی السەڵات وەسەلام و سەریان شکان وەکو عولەما دەفەرموون پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام ئەو تووڕەبوون و ئەو غەم خواردنەی لەبەر خاتری ئەوەی نەبوو کە سەری شکا لەبەر خاتری ئەوەی بوو کە دڵی شکا بۆی کە جوابی دەعوەیان نەداوە ئەوجا لەوێ خوای گەورە سبحانه وتعالى لەو وەختێکەوە تونترین وەخت بوو لەوەی کە خەڵق نرخ و قەدری ئەو پێغەمبەرە عەلەیهی السەڵات وەسەلام بەڕێز و بە قەدریان نەزانی خوای گەورە ئەو قەدرە گەورەی بە پێغەمبەری پیشاندا عەلەیهی السەڵات وەسەلام دەرسێکی گەورەی لەوەی تێدایە کە ئەی ئەهلی ئیمان ئەمگۆ لە دنیای لە تاقیکردنەوەدانە ئەهلی ئیمان دەبینی کابرایەکی زۆر بێنرخ بێقیمەت جوولەکەچی بێنرخ و بێقیمەتی کەوە لە دین و لە ئینسانیەت لایدایە هەزاران مسلمانی بەدەست نوێژ و حافظ قورئان شەهید دەکاتن موچینە شتێک لە دری دروست ببیتن برێ حیکمەتی ئەوەی چییە برێ خوای گەورە دەفەرمێ ئەتوو لە مەرحەلەی تاقیکردنەوەی دنیایی دای لەو وەختێکەوە ئەهلی دنیای ئەتویان لەکن زۆر بێقیمەتە لەکن خوای گەورە ئەتوو زۆر بەقیمەتی ئەوە لەبەر تاقیکردنەوەکەی وا دیارە ئەی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام بزانە ئەتوو ئەوەندە بەقیمەتی کە لەکن پێغەمبەران بەو شێوەیە پێشوازیت لێ دەکرێت ئیمامی پێغەمبەرانی لەکن خوای گەورە سبحانه وتعالى بەو شێوەیە پێشوازیت لێ دەکرێتن ئەوە ببیتە دڵدانەوەک لە بۆ پێغەمبەری عەلەیهی السەڵات وەسەلام و لە بۆ ئەتباعی پێغەمبەریش عەلەیهی السەڵات وەسەلام کە بڕیار لەسەر ئەو ماوە کورتەی ژیانی دنیاە نەدەن و لەسەر ئەو ماوە کورتەی ژیانی دنیاە دڵیان ئەوەندە تەنگ نەکەن ئەتوو داوە بانگەوازی خۆت و لەسەر ڕێی ڕاستی خۆت بڕۆ ئەو بزانە کەوا خوای گەورە سبحانه وتعالى زۆر لەکنی ئاسانە کەسێک برێ وەڵاهی ئەوە کوو عەقڵ ڕێی تێدەچی وها ئەو تەی ڕووی دابیتن برێکاکە ئەمە کە خوام ناسیە سبحانه وتعالى تەماشام کردیە لە هەر شتێکی کە بیەوێتن بە هەر نەوعەچی بی دروستی دەکەم لە گوڵەکی دەبینی بە هەزارەها نەوعە گوڵ هەر یەکەی نەوعە ڕەنگەچی هەیە نەوعە شکلەچی هەیە نەوعە بۆنەچی هەیە دروستی دەکات لە پەپولەی برێ هەریەکی نەوعەچی دروست دەکاتن کەواتە لە تەدەبوری ئەو مەخلوقاتەی ئەمن گەیشتیمە ئەو خالقەی خۆم ناسیە هەرچی بیەوێ دەیکاتن ئەوەی بە قانون و بە شکلەچی دەکا ئەوەش بە قانون و شکلەچی کەواتە ئەمە ئێستا لە دنیایەنە بە قانون و شکلەچی لە خین و گۆشتێک پێکاتینە بەنەوعەک هەناسە دەدەین بەنەوعەک دەژین بەنەوعەک تەماشە دەکەین بەنەوعەک جێمان لێ دەبی ئەوە لە ژێر سنووری قانونی دنیاییە عالەمی دیکە هەیە کە خوای گەورە بەخۆی دەزانی هەر لەو وەختەی کە بە قانونەچی دیکە بەڕێوە دەچیت
ئەو عالەمە بوو کەوا خوای گەورە پێغەمبەری عەلەیهی سڵات وسلام بردەناو ئەو عالەمەی کە تێبگا مەلائیکەتی پیشاندا ئاسمانەکانی پیشاندا جەستەی پێغەمبەرانی پیشاندا عالەمی دیکە هەیە ئەو عالەمە ئەو مەلائیکەتە لە ناومانن ئێستا دێن و دەچن بێ ئەوەی ئەمە هەستیان پێ بکەین ئەمەوە دەزانی نینە بەڵام هەریەکی عالەمە چکێ ئەتوو تەماشای مەخلوقاتی کەوت لەو بە دیار دەکەوێت ئەو عاردەی کە ئەتوو دەرێ ئەوە باخچەی منەوە لێ ناگەڕێ کەس بچیتە ناوی لەکن مێروستانەچی ئەوە ماری ویە ئەتوش پێت قەدەغە ناکرێتن عالەمی بێ ئەوە مولچی ویە لێ ناگەڕێ بچینە مێروستانەچی دیکە غەیری خۆی بێتن لەکنەوە عکرمەچی ئەوە مولچی ئەو کرمەیە کەواتە لەو ئەو جیهانەی مولچی ویە تاپۆی بێ مولچی نەوع تەیرە چێ مچینە تەیرە چکە بێتن لەسەر ئەو دارە هێلانەی بکە لێ نەگەڕێتن کات ئەو خودایە سبحانه وتعالى لە یەک وەختی ئەو پارچە باخچەی کردیتە شوێنی ژیانی چەندین نەوع مەخلوقی جیاجیا هەر یەکیشیان لە عالەمەکی دانا بەنەوعی تەواسولی بکە ئەوش ئەو هایە بەو نەوعی ئێستا ئەو عالەمەکە بەنسبەت ئینسانی عالەمەکی دیکەیە بەنسبەت جنی عالەمەکی دیکەیە بەنسبەت مەلائیکەتی هەر یەکی لە تەوڕەکی دانا لەکن خوای گەورە سبحانه وتعالى زۆر ئاسانە ئەو ئینسانە کە ئێستا لە خین و گۆشت پێکاتیە تحویلی بکاتن کو دەرێ مەسە ئێستا تحویلی تاقەی هەیە مەسەن تاقەی ئاوێ دەگۆڕن دەبیتە تاقەی کارەبایی وانە ئاوا کارەبای لێ بەرهەمدێتن مادەی نەوەویە کارەبای لێ بەرهەمدێ ڕۆژە کارەبای لێ بەرهەمدێ ئەوە پێ دەڵێن تحویلی تاقە ئەو ئینسانش مادەم ئەتۆ خودایەت دیتیە کە ئەو هەموو شتت لە پێش چاو دەکا چ عەجیبە لەکنت کە ئەو ئینسانەی بگۆڕیتن بیکاتە وچی تیشتی مەسەلە هەنجی بە خێرایی تیشتی بڕواتن بە لە حەزات لە بۆ ئاسمان و بێتەوە دیسانێکە تەحویلی کاتەوە لە بۆ سەر ئەو جەستەی کەواتە ئەو پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام خوای گەورە زۆر لە کنی ئاسانەکەوە ئەو ئیسرا و میعراجەی پێ بکاتن لۆیە ئیمامی ئەبوو بەکر کە ناوی سدیقیشی پێبەخشرا بەهۆی ئەوەی کەوە پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام هاتەوە هەتا بەشەک لەو کەسانی موسڵمانیش بوون و ئیمانەکەیان تەواو سابت نەبوو پەشیمان بوونەوە و لە ئیمان کەتنە شک گوتیان کو ئەو ئیدعایی دەکا کە چوویتە ئاسمانەکان و ئەوانە و بێ باوەڕەکانیش و چی برەی ئەو هەلەیان لۆ ئەوەی قۆستەوە کەوا برێن ئەوە شتێکی وای گوتیە بە غاردان چوونە لای ئیمامی ئەبوو بەکر گوتیان ها ساحیبەکەت ئەو ها دەرێ ئیمامی ئەبوو بەکر فەرمووی لەوەش زیاتر ئەگەر ئەو گۆت بیتی باوەڕی پێ دەکەم ئەمە باوەڕمان لەوەی زیاتر پێ کردیە کەوا مەلائیکەت لە ئاسمانەوە دێ وحی لە بۆ ئەو پێغەمبەری عەلەیهی سڵات وسەلام دەنێریت طبعا ئەوە بەڵگەی پێغەمبەرایەتی پێغەمبەری عەلەیهی سڵات وسەلام لەو وەختی ئەو پێغەمبەرە دەشیزانی کە ئەو بانگەشەی بکاتن برێت چوویمە بەیت المەقدیس و چوویمە ئاسمانەکان زۆر گەورە لەسەری دەکەویتن بەڵام لەگەرەوەش لەبەرەوەی ئەو لەلایەن خوای گەورەوە موبەلیغە تەنها ڕاگەیاندنی لەسرە ئەو شتێک کە ئەو پێینە لە دری خۆشی پێی ناخۆش بیتن خوای گەورە داوای لێ دەکات تەبلیغکە بە خەڵکەکەی برێ چ دەرێن چ نارێن ئەتوو دەبێت تەبلیغی ئەوەی بکەیت کە ئەو شەوە چ ڕوویدایە وە فعلەن خوای گەورەش بەڵگە و نیشانەی دیکەی پێشانی قەومەکەیدا لۆ ڕۆی ڕاستی بە دەرکەوی گوتیان وەصفی بەیت المەقدیسمان لۆ بکە وەصفی لۆکردن گوتیان وەصفی فلانە کاروان و فلانە کاروانمان لۆ بکەوە لە ڕێنە لە شام دێنەوە مادەمە تو نارێت سویە شام و هاتیەوە لەو ڕێی چێت دیت چیان دەکرد هەموو وەصفی کرد فلانە کاروان حشترەکی لێ بزر بوو تەفاسیلی ئەوانە لە باسی حەدیثەکانی ئیسرا و میعراجی زۆرە کە هەیە قسەی جوانی یەک لە عولەمان هەیە هەر پێم خۆشە بۆ مناسبەی باس بکەم دەفەرمی خوای گەورە کە تەماشای دڵی ئادەمیزادی کرد دیتی هیچ دڵک هەندی پێغەمبەری عەلەیهی سڵات وسەلام بە شەوق و بە تاسە و چوبرێ ناس و تێ لۆ ئەوەی خوای گەورە ببینیتن لۆیە پەلەی کرد لۆ ئەوەی خودای ببینی یعنی لێی نێزیک بیتەوە هەر لە دنیایە پێشی قیامەتی ئەوانی دی بەو دەرەجەی نەبوون هەتا قیامەتی ڕایگرتن ئەهلی ئیمان بەس لۆ پێغەمبەری عەلەیهی سڵات وسەلام بەرزی کردەوە وەخوای گەورە کە نوێژیشی لە ئیسرا و میعراج فەرز کرد نوێژ وەکو برێ میعراجێکی گچکەیە دیسانێکە گفتوگۆکردن و مناجاتکردنە لەگەر خوای سبحانه وتعالى کانەما بری ئەوەم بە پێغەمبەری بەخشی عەلەیهی سڵات وسەلام ئەوەشم بەمگۆ بەخشی کەوا قسەم لەگەر بکەن لە ڕێی نوێژ کە دەرێ الحەمدولله رب العالمین خوای گەورە جوابت دەداتەوە حەمەدەنی عەبدی الرحمن الرحیم مەجەدەنی عەبدی وەنیا مالکی یوم الدین ئەثنا عەلەیە عەبدی بەو نەوعەیەی ئەتوو گفتوگۆ لەگەر خوای دەکەی سبحانه وتعالى و کەواتە بەرزبوونەوە چی ڕۆحیشی بەمە بەخشی وأكرمه الله بما شاء وأوحى إليه ما أوحى خوای گەورە
ڕێزداری کرد بەوەی کەوا ویستی لەسەر بوو بۆی کە ئەو پێغەمبەرانە سەلامیان لێ کرد و نوێژیان لە دوو کرد ئەوەش بەڵگەی ئەوەی تێدا بوو کە نوێژەکە لۆ لە بەیت المەقدیسی بوو لەبەرەوەی بەیت المەقدس شوێنی زۆربەی پێغەمبەران بوو یعنی مزگەوتێک ئەگەر برەی زۆرینەی پێغەمبەران وەکو عەدەد لەو مزگەوتەی بوون لە بەیت المەقدیس بوو ئەو بەیت المەقدیسە ڕەمزیەتی ئەوەی بوو کە ئەو ئومەتە دەبیتە پێشەنجی ئومەتان ڕایەتی دینەکانی پێشی و ڕایەتی پێغەمبەرانی پێشی و پەیامەکانی درایە دەست پێغەمبەری عەلەیهی سڵات وسەلام ئەوەی برێ ئەمن شوێنکەوتەی ئەو پێغەمبەرانەمە دەبی شوێنکەوتەی ئەو پێغەمبەرەی بیتن چونکە تازە جێگرەوەی ئەو پێغەمبەرانە و پێغەمبەری عەلەیهی سڵات وسەلام و پەیامەکیشی تێدا لە بۆ ئەهلی ئیمان کە بەیت المەقدیس لە دەستچێبی ئەو پێشەوایەتی جیهان لەدەستەویە يعني دەرێن تقریبا لەو وەختێکە بەیت المەقدیس ئەو پێغەمبەرانە عەلەیهیمۇ الصلاة والسلام تێیدا بووینە چێ ئەو بوقعەی لەدەست بیتن پێشەوایەتی جیهان لەدەستەوانە ئەو وەختی ڕۆمەکان لەدەستیان بووە هەتا هاتنی پێغەمبەری عەلەیهی الصلاة والسلام زمانی ئیمامی عومەر پێشەوایەتی و گەورەترین دەوڵەتی سەر دنیای ئەوان بووین کە موسڵمانان گرتیان پێشەوایەتی گەورەترین دەوڵەتی دنیای دەوڵەتی ئیسلامی بووە هەتا ئەو کاتەی موسڵمانان لەدەستیاندا ئێستا گەورەترین دەوڵەت ئەوانن کەوا حکمی دنیای دەکەن کە ئەمریکا و ئەوروپا و دیسان ڕۆمەکانن لەدەستەوانە هەتا موسڵمانان دەیجێڕنەوە ئەوە دیارە گەورایەتی مەسەلەن دنیایە دیسان دەکەویتەوە دەستی موسڵمانان و ئەوە وعدی خوای گەورەی و یەقینیشە هەر دەگەڕێتەوە دەستی موسڵمانان وأوحى إليه ما أوحى ما كذب الفؤاد ما رأى ئەوەی کەوا پێغەمبەر عەلەیهی الصلاة والسلام بەچاوی خۆی دیتی خوای گەورە لە قورئانێکە دەفەرموێ دڵی بە درۆی نەخستەوە یعنی جار وێ ئەتوو بە چاوت شتەچی دەبینی بە دڵ باوەڕی پێ ناکەی دەرێ باوەڕ پێ ناکەم ئەو شتم بە چاوی خۆم دیت مەسەلەن دەرێ دەبی ئەوە خەیاڵ نەبی وانیا ئەم تارمای یەکم دیت شتەکەم دیت دڵت باوەڕت بە چاوت ناکە بەڵام ئەوەی پێغەمبەری عەلەیهی الصلاة والسلام بە یەقینی چی بە چاو دیت دڵیشی لەگەری حازر بوو یەقین بوو لەسەرەوەی ئەو شتانەیە کەوا ئەنجامی دەدات ئەوجا هەندێک لەبەرەوەی بەلایانی عەقلی بە زەحمەتیان زانیە گۆتیتیان نە هەر ئینکاری ئەو ئیسرا و میعراجەیان کردیە ئەوش ئەو ڕەدەکەمانداوە کە گوتمان لە دەسەڵاتی خوای گەورە زۆر ئاسانە هەندێک گۆتیتیان نە ئەوە نابی بە جەستەیبی بە ڕوحی بووە یان بەس لە خەوندا بووە بەڵام ئەگەر بە ڕوح و بە خەون بیتن هەم کافرەکانی قوڕەیش ئەو هەڵایە گەورەیان دروست نەدەکەن چونکە بە خەون هەموو کەس دەزانی خەونی ئەو نوع شتە دیتنانە شتێکی محال نییە زۆر کەس خەونی دەبین دەستە ئاسمانێ و دێتەوە بە لەحەزاتە و بە ڕوحیش ئەو شتانە بوون دیسانێکە محال نییە کەوا خوای گەورە لە قورئانێ وەکو موعجیزەی گەورە و پێغەمبەر صلی الله علیه و سلم باسی دەکاتن و قوڕەیشیەکانیش هەر ئەو های لێ تێگەیشتن کەوا پێغەمبەر صلی الله علیه و سلم وەکو شەخص ئەو ئیسرا و میعراجەی پێکرایە و بە هەندێش بوویتە ئەو موعجیزە گەورەیە فصلى الله عليه وسلم في الآخرة والأولى صلاة وسلام إخوائي لسر أو بيغمبري بي صلى الله عليه وسلم لدنيا لقيامتك إخوائي قورا أو ريز قوري بو بيغمبري بخشي عليه الصلاة والسلام كبو إسراء معراجة هم خوي وهم أمتكي تكريم كرت لبرو بيغمبراني بيشي وكو موسى عليه الصلاة والسلام ريزة قوري لنا كإخوائي قورا لقرآنه وصف دەکات دەفەرمی وەکەلەمە الله موسى تەکلیما باسی ڕێزی پێغەمبەران دەکات موسای بە تەنێ ناو دەبا دەفەرمی خوای گەورە قسەی لەگەر کرد بە قسەکردن بەڵام قسەی پێغەمبەر موسای لەگەر خوای گەورە هەر لە دنیایە بوو بەڵام قسەی پێغەمبەری ما عەلەیهی سڵات وسلام لەگەر خوای گەورە لە بەرزیەکانی ئاسمان و لە سیدرەة المنتەهای صلى الله على نبينا محمد وعلى آله وصحبه وسلم